بەبۆنەی هاتنی جەژنی قوربانی پیرۆز بەرپرسانی ئیدارەی پارێزگای هەولێر بەرچاوڕوونی دەدەن بە هاوڵاتیان و هەر کەسێک بە شێوەیەکی نایاسایی قوربانی ئەنجام بدات و پاشماوەکەی فڕێ بداتە سەر شۆستە و شەقامەکان تووشی سزای یاسایی دەبێتەوە. بەڕێوەری شارەوانی ژینگەی هەولێر داوا لە هاوڵاتیانی شاری هەولێر دەکا کە قوربانیەکانیان لە ڕێگای کوشتارگەی هاوچەرخی شاری هەولێر ئەنجام بدەن بە مەبەستی تەندروستی زیاتر بۆ هاوڵاتیان. داوا دەکەین لە هەموو دانیشتوانی شاری هەولێر ئەوانەی کە نیتیانە دەکرێت لە ڕێگەی کوشتارگەی شاری هاوچەرخی شاری هەولێر ئەم کارە ئەنجام بدەن، نەک بۆ شێوە هەڕەمەچیە کە لە ماڵەکان دەکرێت یاخود لەسەر شەقامەکان یاخود بە شێوازێکە دەبێتە هۆکاری پیسبوون یاخود دەرچوونی خوێنەکە بۆ سەر شەقامەکان، وهروها زۆر جار دەبێتە هۆی ینی زۆربەی جاران لە جەژنانی ڕابردوو پاژماوەکان ئەم پیسایەکە هەیە لە پێستەکە لە پاژماوەی کە بەکەلێک نەهێنرێت لەو ئاژەڵانەی سەری دەبڕن بە شێوەیەکی بەداخەوە زۆر ناڕێک پڕێ دەدرێت لەسەر شەقامەکان لەسەر شوێنە گشتیەکان لە گۆڕەپانەکان. من لێرە دەمێ ئەوە ڕوونکەینەوە ئەو کەسانەی کە ئەم کارە ئەنجام دەدەن ئەوان بەنیەتەوەی کە چاکێک و خێرێک بکەین بەڵام بەدڵنایە و گوناحێکی گەورەیان کردووە، چونکە فڕێدانی ئەم پاژماوانە دەبێتە هۆی دروستبوونی کۆمەڵێک نەخۆشی پیسبوونی ئەم شوێنانە وەزیان دەگەینێت بەو دەوروبەری ئەو شوێنێک کە لێتی. بەڕێوەری کوشتارگەی هاوچەرخی شاری هەولێریش ڕای دەگەێنێت وەکو دەستگایەکی حکومی لە ڕۆژانی جەژن بەبێ بەرامبەر سەربڕین و پشکنین بۆ ئەو ئاژەڵانە دەکەین کە بۆ مەبەستی قوربانی ئامادە دەکرێن. ئێستا دەمەوێت بە هەموو خەڵکی ڕابگەینن بەرنامەکەمان لە بۆ هەر چوار ڕۆژی جەژنە لە کاتژمێر هەفتی بەیانی تا شەشی ئێوارە لە هەر چوار ڕۆژی جەژندا کراوێ بە ڕووی هاوڵاتیان. مەبەستمانە تەندروستی هاوڵاتیان بپارێزین بە خاڵی یەکەم لەبەرەوەی هەر ئاژەڵێک لە دەرەوە سەر ببڕدرێت بە تاکید هیچ پشکنینێکی بۆ ناکرێت لە کاتێکدا لە گۆژگای هاوچەرخی هەولێر دوو زۆر پشکنینی بۆ دەکرێت لەلایەن پزیشکانی ڤێتێرنەریەوە. پشکنینی پێش سەربڕین بۆ دڵنیابوون لە دروستی ئاژەڵەکە، پشکنینی دوای سەربڕین بۆ دڵنیابوون لە زۆر و تایبەتمەندی گۆشتەکە. بڕەپارەیەک وەکو ڕسومات لە ڕۆژانی ئاسایی وەردەگیرا وەکو ڕسومات لە بۆ حکوومەت، ئەو بڕەپارەی لەسەر فەرمانی بەڕێز پارێزگار بە هیچ شێوەیەک وەرناگیرێت. بەڵام ئەو پارەی کە وەردەگیرێ ئیتیفاقیە و براقە سابانەیە لەگەر خاوەنی قوربانیەکە. ئێمە وەکو فەرمانگەیەکی حکومی هیچ بڕەپارەیەک وەکو ڕسومات لەو چار ڕۆژە وەرناگرین، تەنها مەبەستمان هاندانە. بەڕێوەبەری پۆلیسی و شارەوانی هەولێریش ڕای دەگەێنێت دەست بەسەر تەواویەوە ئۆتۆمبیل و بار هەلگرانە دەگرین کە وەستیان بێت یاخود بنێردرێن کە پاشماوەی ئاژەڵەکان لەسەر شۆستە و شەقامەکان فڕێ بدەن. ئێمە بە تایبەتی بەنسبەت ڕۆژانی قوربانی سەبارەت بە قوربانی ئەمە مەفرەزەی تایبەتمان هەیە لە مەیدانی ئاژەڵان ساڵی پاریش بۆ خەڵکێکی زۆر بە شێوەشی ناسایی هەڵسا بەسەربڕینی ئاژەڵان ئێمە ئیجراتمانێک و دەستمانسە کەلوپەلەکانیان دەکردووە ئاژەڵەکانیش وهروها مەفرەزەی گەڕۆکمان دەبێت لە هەموو شەقامە گشتیەکان سەبار بۆ کەسانێکەوە هەڵدەسن ورگ و سەروپی و ئەو شتانە کەوە لەناو ئۆتۆمبیلەکانیان دادێن بە مەستی فرۆشتن بە خەڵک بە تایبەتی لەسەر ڕێگای مووس شقام 6 مەتری 120 مەتری لەو شوێنانە ئەمە دەست بەسەر ئۆتۆمبیلەکانیان دەگرن و هەروها دەست بەسەر ئەو گۆشتانەشاندا دەگرن و تەسلیم بە شارەوانی دەکەین بۆی لە ناوبردنیان پێداوا لە هاوڵاتیان دەکەین کە لە ڕۆژانی جێژن پابەندی ئەو ڕێنمانە بوو کەەوە هەردوو بەڕێزان باسییان کرد. ئەو وتانەی بەرپرسانی ئیداری شارەکە لە کاتێکدا کە ساڵانە دوای بەجێهێنانی سونەتی قوربانی کردن بە چەندین تەن و پاژماوی ئاژەڵەکان دەبینین لە کۆڵان و شەقامە گشتیەکان بە مەبەستی بنبڕکردنی ئەم دیاردا لەلایەن ئیداری شارەکەوە بۆ ئەم ساڵ چەندین سزای یاسایی دیاری کراوە. عیمران ئەمیر، کەناڵ یاسمانی پەیام، هەولێر.